دروشمی ڕۆژی جیهانی ئازادی ڕاگەاندنی ئەم ساڵ زانیاری وەکو خزمەتی گشتیە کە لەلایەن یونسکۆوە دیاری کراوە. سەبارەت بە ئازادی کاری ڕاگەاندن لە هەرێمی کوردستاندا پامنێری کەناڵێکی ئاسمانی دەڵێت بەپێی ئەو ئامارانەی کە لای خۆم ئەرشیفم کردووە لە ساڵی 2012 لە هەولێرن تا ئەم ساتە 107 پێشەرکارین بەرامبەر کراوە وەکو ڕۆژنامەنووسە لە هەولێر و لە دام و دەستگاکاندا هەم بە ڕێگری هەم بە پێشەرکاری بە لێدان و بەو کارانەی کە لەلایەن دەستگا ئەمریکاوە بەرامبەر ڕۆژنامەنووسەوە بەرامبەرم کراوە. ڕۆژنامەوانێکی ژن کە چەندین ساڵە لە بواری ڕاگەاندن کار دەکات وها باسی ئەو پێشێلکاریانەی بەرامبەریان دەکات. بربەستەکان گرفتەکانمان ئەو کاتە دەست پێکە کە کاتێک من ئەچم بە دوای زانیاری ئەگەڕێم بە دوای سەرچاوەیە ئەگەڕێم بۆ ئەوەی کە دەستم کەوێ بۆ کارە میدیاییەکانم لەوێدا جیاوازیەکە دەرەکەوێت لەوەیە من ڕوبەڕووی هەراسانکردن ئەبمەوە لەوەیە من ڕوبەڕووی تەحەڕوش ئەبمەوە لە ماوەی ڕابردووە بە دوواداچوونمان کردووە لە هەرێمی کوردستان لە نێو هەموو کەناڵە ئاسمانیەکانت بەڕێوبەری هیچ کەناڵێکت ژن نییە لە ئاستی بەڕێوبەری بەرنامەکان و لێپسراوەکانی خوارەوە ڕێژەکە لەوانێ 101 بێ 102 بێت. دەچینە وەزارەتی ڕۆشنبیری سەبارەت بەو یاسایانەی کە تایبەتن بە کاری ڕۆژنامەوانی و بەدەستهێنانی زانیاری و چۆنیەتی کارکردن و بەرەو پێشچوون بۆ باشترکردنی یاساکانی تایبەت بە کاری ڕۆژنامەوانیەوە لێیان دەپرسین. ئێمە خۆشبەختانە لە وەزارەتی ڕۆشنبیری لەگەڵ سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و لەگەڵ زۆرێک لە پسپۆرانی بواری ڕاگەاندن بە تایبەتی لە زانکۆکانە خەریک داڕشتنەوەی هەندێک یاساین ئەو یاسانەی کە توازانی تا ئێسش ئەو یاسانەی کە بۆ کاری ڕۆژنامەنووسی لە کوردستانە هەن کلاسیکن زۆر کۆرن مەسەن ڕەنگە تێری ئەم وەزعی ئێستا نەکات بۆی خەریکن ئەو یاسانە داڕێژینەوە لە پەنای ئەو یاسانە ئەو زمینانەی کە کار بۆ زیاتر ئازادی ڕۆژنامەگەریەکات ئێمە خەریکی ئەوانین پێما بێت ئەوە کارێکی باشترە. بەهۆی ئەو ڕەوشەی کە ڕۆژنامەنووسان تێیدا گوزەر دەکەن هەندێک لە ڕۆژنامەنووسان لە پیشەکەیان دوور دەکەونەوە. زیاتر لە 15 ساڵ منیشی پەیامنێری و ڕۆژنامەنووسیم لە دەستگا جیاجیەکانی کوردستان کارم تێدا کردووە. ئەنی ئەو کاتی کە ئێمە لەو دەستگایانە کارمان دەکرد ینی ڕێزێکی زۆر بۆ پەیامنێر هەبوو بیرم لەوە کردو کە چۆن بتوان ڕێکخراوێک دروستکەین کە بتوانین ببینە داکۆرکارێکی سەرسەختی ئەو پەیامنێر ئەو ڕۆژنامەنووسانەی کە لە دام و دەستگایەکان مافیان پێشێر دەکرێت بۆ ئێمە ڕێکخراوەکەمان دامەزراندووە و لە داهاتوودا کاری پێشینەمان بڵێن داکۆچکار دەبین لە مافی پەیامنێران و ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان بەگشتی. بەپێی ڕۆژنامەنووسان لە ئێستادا بەدەیان ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستاندا دروست بوونە کە ڕۆژانە داکۆکی لە ئازادی دەکەن و ڕەخنە دەگرن و پێشێلکاریەکان ئاشکرا دەکەن بەڵام بەشێکیشان گلەی ئەوە دەکەن کە جیاوازی و نەعادالەتێکی زۆر لە پێدانی زانیاری بە ڕۆژنامەنووسان هەیە. گرفت لە چۆنیەتی وەرگرتنی زانیاریەکانایە کە ئێمە دەستمان پێ ناکات لە دام و دەستگاکانی حکوومەت هەرێمی کوردستان بەگشتی وەرگرتنی زانیاری دەستگەشتن بە زانیاریەکان تهدید کراوە بۆ کۆمەڵە دەستگای ڕاگەیاندن زۆرینە لی بێبەشە کە دەستت پێنەگا ناتوانانی بگەێنی بە هەموو کەسووە لە بەرژەوەندی گشتی بەکاری بێنی ئەمە گرفتی بەشێکی زۆری ڕۆژنامەنووسانە لە هەرێمی کوردستان بەداخەوە ئێمە لە ڕابردوودا وەک ڕۆژنامەنووسان ڕێکخراوەکانی داکۆچیکردن لە مافی ڕۆژنامەنووسان نێودەوڵەتی UN و قونسوخانەی وڵاتان لەمە ئاگادار کراونەتەوە کە ناتوانین دەستمان بگا بە زانیاریەکان بەڵام وەک پێویست ئەو دەرفەتە نەدراوە کە بە یەکسانی زانیاری بدرێ بە سەرجەم دەستگاکانی ڕاگەیاندن دەستگای ڕاگەیاندن هەیە لە ڕاگەیاندراوێکی حکوومەتەوە سەیری کە تاوەکو زانیارێکی نێنی بە 2 ڕۆژ 3 ڕۆژ پێش هەموو دەستگاکانی دیکە دەگا بەدەستی. ئێمە لە وەزارەتی ڕۆشنبیری با بڵین ڤیتۆمان لەسەر هیچ کەناڵ و شوێنێک نییە ئەو دەستگاکانی ڕاگەیاندن با خۆیان شاید بن نەدانی زانیاری بە دەستگایەک ئەمە سیاسەتی ڕسمی حکوومەت نییە. هەندێک کەس لە وەزارەتەکانە لە دام و دەستگاکانە ڕەنگە جۆرێک ئیشتیادی شخصی خۆیان بێت ڕەنگە لەگەڵ لایەنێکی سیاسیە با بڵین خۆشی بێت هەموو شتەکان بداتە ئەو لایەنە لەگەڵ لایەنێکی ترا خۆشی نێت نەیداتێت بەڵام لە چوارچێوەی کاری حکوومەتە ئێمە چ لە چوارچێوەی کاری فەرمانگەی میدیا و زانیاریە چ لە وەزارەتەکانە ئەو تعلیماتەمان بۆ هەیە کە زانیاری ئەو زانیاری کە ترس لەسەر هەندێک شت دروست داکات ئەو زانیاری کە ئەبێ بگات ئێمە بەبێت جیاوازی دێنە هەموو دەستگاکانی ڕاگەیاندن. جێی باسە بەپێی ئامارەکانی وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان و سندیکای ڕۆژنامەنووسانی هەرێمی کوردستان کۆی گشتی لە هەرێمی کوردستاندا زیاتر لە 1130 دەستگای ڕاگەاندن تۆمار کراون. ئەحمەد جەباری دەنگی ئەمریکا هەولێر.